بەناوی خدا گەورە میهرەبان سەرتا دڵسۆز و هاوخەمی خۆمان بۆ خۆراگری بەرخودانی برا کوردەکانمان دەربدەبڕین لە خۆراوای کوردستان وا دیار بێمە ئەم خاڵانە و ئەم پێشنیارانێکەوە ئێستا پەخشی دەکەین وا دیار لەنا خۆپیشاندانەکان ئەنجام دەین بەڵام بەهۆی ڕێگریکردنی ئاسایش و چەند لە هەنێکەوە بڵاوان بە خۆپیشاندانەکان کرد ئێستا وا دیار لێرە دەخوێنینەوە و سەرڕای ئەوەشکەوە چەندان کیلۆمەترمان بڕێەوە بۆ ئەوی بگەینە کەناڵەکان ڕاگەیاندن بۆ ئەوەی داواکارەکان بگەین بە شوێنی مەبەست دیارە گرفتەکانی هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ بەرەو زیادبوون دەچن لە ناویشان دانیشتوانی نەعیس میلان بەداخەوە نەعیەکەمان بەدەست بەرپرسە کەمتەر خەم و بێباک لە ئاس داواکاریەکانی خەڵک دەناڵێنێت ماوەی چەندین ساڵە کۆمەڵێک کێشە بەرەوکی نەعیەکەمانی گرتووە هیچ هەوڵێکی جدیش نەبوو بۆ چارەسەرکردنی بۆیە ئێمە وەکو دانیشتوانی نەعیس میلان ئەمڕۆ هەڵسان بە ئەنجامدانی خۆپیشاندانێک بۆ ئەوەی لێرە داواکاریەکانمان بگەێنی لانی پەیوەندیدار کە بە چەند خاڵێک لە خوارەوە ئاماژان پێ دەکەین خاڵی گرنگ کارەبایە کە داواکاری سەرەکی خۆپیشاندانەکانە ئەم بێکارەبە تاوی دانیشتوانی نەعیەکەمانی نیگەران کردووە سەرڕای نەبوونی مۆلد ئەهلیەکان کارەبای نیشتمانیش لەو بڕی کەمتر لەو بڕێکە حکومەت دیاری کردووە دەدێت بە هەڵاوتیان بۆ داواکانین کەوا گرفتی کارەبان بە چوتین کات بۆ چارەسەر بکەن دووەم نۆژەنکردنەوەی یاریگا بۆ ماوەی 10 ساڵە دروستکراوە بەڵام بەهۆی نۆژەن نەکردنەوە و ناچار وەرزشوانان بە ناچار وەرزشوانان و گەنجان چەندین کیلۆمەتر دەبڕن بۆ ئەوەی دانەبڕین لە وەرزش سێم چاکردنی ڕێگاوبانەکانی سنتەری نەعی و دروستکردنی باختەی ساوان و کردنەوەی سنتەرێکی ڕۆشنبیری لە کۆتاییدا پێویستە سەرجەم داواکاریەکانمان بە زووترین کات جێبەجێ بکرێت ئەگەرنا خۆپیشاندانەکانمان چرتە دەکەینەوە و هەڵوێستی ترمان دەبێت داواکاری 32 گوندی نەعیس میلان